بسم الله الرحمن الرحیم بەڕێزان ئێرە مەشهەدە یەکێک لە نەوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرە نێژراوە، ئەویش ئیمام ڕەزایە. ئیمام ڕەزا تاکە ئیمامە کە لە وڵاتی ئێران نێژرابیتن و لە شاری مەشهەد و لە پارێزگای خوراسانی ڕەزەوی. ئەو مزگەوتە یاخود ئەو ئارامگەی ئیمام ڕەزا شوێنێکی زۆر دڵگیر و شوێنێکی زۆر گەورەیە و لێرە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیە خزمەتی میوانان دەکەن کە ساڵانە بە ملیۆنها خەڵک بێ سەردانی ئارامگەی ئیمام ڕەزا دەکە سەلامی خوای لەسەر بێ و خادمێکی زۆری لێیە کە خزمەت و پاکڕاگرتنی ئەو شوێنە ڕادەگرن. خادەمەکان لێرە ئارمێکان لە سەرسنگیانە و کە خزمەتکارن و جلێکی تایبەتیان لەبەرەوە هەموو کەسێک دایان ناسێ و هەر پرسیارێکان لێ بکەی، هەر کە شتێکت بوێ دەتوانی داوایان لێ بکەی و وەڵامت دەدەنەوە. بەڕاستی ئەگەر بێ ئێرە هەز بە ئارامیەکی ڕوحی دەکەی، هەز دەکەی کە ئەوانە هاتوون دوعا دەکەن بۆ زیارەت هاتوون بۆ یعنی شێوەیەکی زۆر سەیرە، ینی دڵت بە شێوەیەکی خۆش دەبێت، دڵت ئارام دەبێت کە دێ زیارەتی ئیمام ڕەزا دەکەی. خدای گەورە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ ئینشاءالله.